کاک بناگە پێم بڵێیت ئەمڕۆ لە دادگا چی گوزەراوە دۆسیەکە بەکوێ گەیشتۆ تاوەکو ئێستا؟ ئەوەی ئەمڕۆ لە دادگا ڕوویاوە ئەو فایلە ئیحالەی دادگای تاوانی سلێمانی سێکرابوو بە پێی مادەی 56 اتفاقی جینایی ئیحالە کرابوو لەلایەن دادگای لێکۆڵینەوەی ئاسایش سلێمانی بۆ دادگای تاوانەکانی سێ بۆ دوای خوێندنەوەی سکاڵاکاران کاکبابوڵ و کاقوبات دوایەوە دادگا نووسراوێکی دادگای تەمیزی خوێنەوە کە داوای مەلەفەکە ئاکام بۆ دادگای تەمیز لە هەولێر بۆ وردبینی بڕیاردرا مەلەفەکە بنێرێ بۆ دادگای تەمیز. ئێستا کاک بوران ئێوە چاوەڕی چی دەکەن؟ چاوەڕ دەکەن دادگای تەمیز چ بڕیارێک بدات؟ ئێوە داوای چیتان کردووە؟ دادگای تەمیز ئێمە داوا کردووە تەدەخولکە لە قەڵزێگەیە. واتە ئێوە داواتان کرد دۆسیەکە بگوازرێتەوە یاخود چی بکات؟ تەدەخولی تیاکە و بیژوازێتەوە بۆ هەولێر. ئەمە لەسەر داواکاری کەس و کارەکەیەتی وەنیە؟ لەسەر داواکاری تۆمەتبارانە کاگەر لاهور و کاک پۆڵات. واتە خۆیان داوا دەکەن کە دۆسیەکە بچێتە دادگای هەولێر. ئێوە چاوەڕێ دەکەن لە ماوەی چەندێکدا دادگای تەمیزی لێ وەڵامتان بداتەوە؟ کەوتۆ دەسەر ئەوەی کەی فایلەکان نێرن. بەڵێ باشە باز لەوە دەکرێت کە ئێوە تانەتان لەو دۆسیە داوە کە مادی 56 دروستکردنی هێزی نایاسایی ئەمە تا چەند ڕاستە؟ ئێمە تانەمان لە ئیجراعاتەکان ناوەکە کراوە. یانی چۆن لە ئیجراعاتەکان؟ ئەو ڕێکاریانەی کە بەرامبەریان گیراوەتە بەر لەو دۆسیە. باش پێشبینی دەکەن بۆی کە دادگای سلێمانی پابند بێ بۆی کە ئەگەر دادگای هەولێر بڕیاری گواستنەوەیدا؟ بەڵێ بێ پابند بێ یەک سوڵتەی قەزایی هەیە لە هەرێم. باش ئێستا کاگلاور و کاکپۆڵات بۆ کوێ گوازراون تۆ لەم کاتەیە لە دوای دادگایەکەوە؟ دیسانەوە برانەوە بۆ ئاسایشتا دۆسیەکە لە تەمیز بڕیاری لێیرێ. واتە ئێستا کۆتا جارەوەیە کە چاوەڕێ دەکەن دادگای تەمیزی لە بڕیار بدات. بەڵێ دەستەکانە خۆش و زۆر سپاس دەکەم.